خۆشترین ڕۆژانی من سێ پیاوی مەلعونی تێدایە. من ئەگەر بڵێم تەنانەت گەر لەسەر جادەش ڕوبەڕوویان ببەوە نیان ناسمەوە، ئەو سێ پیاوە مەلعونەی کە لە خۆشترین ڕۆژی مندا هەنا شوێن بە شوێن بەنینۆکەکانمەوە دەگەڕێن بە دوایاندا تا بیان کەمە هەموو یادگاریەکانی خۆم. خۆشترین ڕۆژەکانی من سێ پیاوی مەلعونی تێدایە. یەکێکیان تۆی، یەکێکیان ئەو، یەکێکیان ئەوی تر، دوانیان دوژمن من. بە تۆ بێت بە تۆ بێ دەیان نووسیەوە، دەیان خوێنمەوە. ئەگەر تەنانەت چەقۆی خوێناویش دوژمنم بێت، لە هێز و توانای خۆنزمکردنەوەی مرۆڤەکان دەترسم. چی بنووسین؟ چەندین ڕۆژ بەیەکەوە بەسەرمان بردووە، هی تۆ، هی من، هەموو ئەو ڕۆژە خۆشانەمان لەگەڵ خوێنی ناودڵم بەرەو هەتا هەتاییان دەبم ئەو ڕۆژانە بێگومان. ئەگەر بە تۆ بێ ئەو ڕۆژە خۆشانە دەفرۆشی ڕۆژێک دە کاغەز بەرامبەر یەک جووت پێڵاوی پاپوش لەگەڵ دۆشەکێک و پێخەفێکی سووف بۆ حەوانەوە. خۆتان خۆش من. سەلامت بیازە. خۆشترین ڕۆژەکانی من سێ پیاوی مەلعونی تێدایە. یەکێکیان تۆی، یەکێکیان ئەو، یەکێکیان ئەوی تر، دوویان وەک چەقۆی خوێناوی دوژمنی منن. کاتێ دێتە لات. زۆر خۆشم دەوێی. تەنانەت دوژمنی یەکتریش نین. 20 ساڵ دەبێت. زۆر نەگۆڕاوی جەنابی پارێزەر، بەهۆی ئەو لایەنانەی کە گرتوتە. وەکیلەکەم داوای کرد بەدەستی خۆم ئەمان دەمێ. ئەوەیان لە قاوەخانەیەکە بۆ نانی بەیانی چووە. ئەوەیان لە سینەما لەگەڵ هاوڕێکەی ئەها شتێکی کردووە لەوێ، لەگەڵ هاوڕێکەی شەڕی کردووە. ئەوەش لە ژووری دانیشتنە، ئیتر لە دەرەوە هەر ئەوەندە دەبێ. ئەوەشیان ئەو ڕۆژەیە کە خۆت دەیزانی
جەنابی پارێزەر لەگرتنی لای ڕاست دڵنیای لە ڕاستیدام وەکیلەکەم پێیوتم پرسیارەکەت لێ بکەم چه هەستێکە لە دەستدانی خۆشەویستانت یەک لەسەر دەستی خۆت ئێمە لەگەڵ مرۆڤانی لە ناوچوی وەک ئێوە دەبینەیەک بە هەموو شتێزانە لە هەموو شتێک بەدەسەڵات لەگەڵ ڕامیسی بێچارە نەخێر بە من مەڵێ کە وەختی هات بە وەکیلەکەم بڵێ کە وەختی هات بە تۆشی دەڵێم نازانینی ئەوەی چ کاتێک وەختی دێ چه هەستێکە خاڵۆ لە بیری مەکە تۆفێق ئەو تاوانێک کە لەسەر تاشێک گۆڕەکەتدا نووسراوە هەر شتێک دەکەی بیکە ئەوەیان یەکەم تاوانەکە کردوتە وامزانی تر ناگەڕێتەوە عەلی بەڵام مردن زۆر لێکمان نزیک دەکاتەوە وانییە پێدەنگ بە جەنگیز خۆزگەی کارت بەڕاستی دەکرد ئەمە تەنها کاری تۆیە عەلی پورە مەلیحە ئایشان بۆ خۆتان خۆش بن کچم سەلامەت بێ پورە مەلیحە ئایشان دوێنێ پورت پەیوەندی کرد حەز دەکەی با بچینە لایە قسە بکەین باش ناکەویەوە وانییە ئەمە قەبری باوکی کوڕەکەتە سڵاو